سڵاوتان لەبێ بینەران و بیسەرانی خۆشەویست، من عیمران ئەمیر خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی تۆ لە شاری هەولێر بە ئێوەی خۆشەویست شاد بوومەوە. ئەمڕۆ دەمهەیە باز لە تەوەرێک بکەم کە باز لە دیاردێک بکەم کە لە دێرین زەمانەوە هەبووە و تا ئێستا هەیە و بەردەوامیشە بێ. ئیتر ئەم دیاردەیە پەیوەندی بەوە نییە قەیرانە خۆ قەیرانیان قەیران نییە، هەبوونیان دەوڵەمەندە، فەقیرە یاخود هەژارە. ئەمە دیاردەیەکە و یان دەتوانین بڵێن شتێکە لە نێو کۆمەلگای ئێمەوە بەشێک لە کۆمەلگای دووەلی ئاسیا بوونی هەیە، ئەویش دیاردەی ڕەزیلیە. دیاردەی ڕەزیلی دیاردەیەکی زۆر ناشرینە و وشەکەشی خۆی وشەیەکی تەنانەت دەتوانم بڵێم وشەیەکی ناشرینە، بۆی کە کۆمەڵی کەس هەنە ڕەزیلن، جار ڕەزیلەکەیان زۆر جار بۆ خۆیانە، زۆر جار بۆ دەوروبەرەکەیانە، زۆر جار بۆ ماڵ و منداڵەکەیانە، زۆر جار بۆ کۆمەلگاکەی خۆشیانە. ڕەزیلی بێگومان لە زۆر ڕووەوە هەیە، بەڵام گەورەترین و خراپترین ڕەزیلی دوو ڕەزیلیە. یەکەمینیان ڕەزیلی لە عیبادەتکردن لە بۆ خۆی پەروەردیگار، دووەمینیان ڕەزیلیکردن لە بواری مادی و خزمەت نەکردنی ماڵ و منداڵی و خێزان و دەوروبەری خۆت، بەوەی کە خۆی گەورە داهاتێکی زۆری پێداوی، بەڵام تۆ بەم داهاتەیە یان دەتوانین بڵێن بەم لایەنی داراییە خزمەتی خۆت و لایەن و ماڵ و منداڵەکەت ناکەیت. من دەمەوێت تاوتوێی وشەی ڕەزیلی لەگەڵ هاوڵاتیان بکەم، بزانی ناخۆ هاوڵاتیان شتێکیان پێ ڕەزیلیە و چیان ناوناوە ڕەزیلی و چ نمونەیەکی خۆش یان بابەتێکی خۆشیان لەگەڵ ڕەزیلی هەیە. و بێگومان کە باسی ڕەزیلی دەکەین بابەتێکی ترمان دێتە بەرچاو، ئەویش بابەتی ئیدارەدانە. بێگومان ئینسان کاتێک باسیەوەکەی نابێ ڕەزیل بێ، باسیەوە نابێتیش یعنی ئینسانەکە بێ ئیدارە بێ، واتە بێ پلان بێت لە ژیانی خۆی، دەبێت پلانێکی هەبێ بۆ ئەو بڕە پارەی کە بۆی دانراوە سەرفی بکات، یان بۆ ئەو بڕە داهاتی کە دێتە بەردەستی تا مانگێک بەلایەنی کەم کە لە هەرێمی کوردستان وایە مانگانە موچە دەرێ، بە پێم مانگەیە داهاتی خۆی دابش بکە. بزانین تا چەند خەڵکی ئێمە ئیداریە و تا چەند خەڵکی ئێمە وتەی هەیە دەربارەی ڕەزیلی. ڕاوسەرنجی خەڵکی ئەو شارەتان بۆ وەرەگرم، ئێوەش بینەر و بیسەرمان بن، بەرنامەیەکی تایبەت دەبێت. ڕەزی تێبرێم ئێستا ئەو وەرپرسانە هەمیان کەم تەرخەمی لە دیندا هەم ڕەزیلیە لە دین. وشەی ڕەزیلی وشەیەکە کە بەڕاستی بە بیستنیشی دڵت پێی تەنگە بێ. پارە و سەروەت و سامان لە پێناو خزمەتی مرۆڤایەتیە. بەچێ دەگوترێ ڕەزیل و چێ ڕەزیلە و سیفاتێکی هەبێ ئینسان تۆ پێی دەڵێ ڕەزیل؟ وەڵاهی سەرەتا ئەو کەسانە ڕەزیلن ئەوانەی کە داهاتێکی چاچیان هەیە بەڵام نازانن سەرفیکەن. ئەو کەسانە کە ڕەزیلن مەسەلەن پارەیەکی باشانە بەدەستە، ژیانێکی باشیان هەیە بەڵام ناتوانن بە پێی پێویست سەرفی بکەن، یعنی لە شتی پڕوپوت سەرفی دەکەن، ینی لە شتێکی وای سەرف ناکەن ڕۆژێکدا بێ بەرهەمەکەی بخواتن، لە شتێکی وای سەرف دەکا دوو ڕۆژ زۆر گوناحە دەزانی، یعنی دڵی نایە پارەی خۆی بخوا. دەری مەسەلەش کوردی شەیە دەرێ ماری نەخۆری لە بۆ چەک مەسۆریە، ئەو قسەیە بەلاش نەگوتری چیە لە موتەیە؟ مەبەستی ئەوەیە هەردەگری پارەکەی هەردەگری ناخوا هەتا ڕۆژێکدا بێ یعنی کەسێک دەخوار کە لە ژیانی هەموو تەمەنای ئەوەیە نەیبینی ئەو کەسە، ئەوەندە ڕەشی لەو کەسێ دەبێتەوە بە ئاخیریش ئەو سەرۆت سامانە ئەو پارەیە شایانی ئەو کابرەیە کە دەیخواتن. باشە باسی شتێک بکەین لێرە پێم وایە گرینگە، ئەویش پلاندانانە یان ئیدارە بوونە. تا چەند گرینگە گەنجێک لە تەمەنی تۆ ئیداری بێ لە ژیانی خۆی لەو بڕەپارەی کە دەکەوێتە من دەستی. ئێستا من گەنجەکەم خاوەن داهاتێکی خۆم ئەلحەمدولillah سوپاس بۆخوا، دەبی بتوانم یعنی مەسەرەن ئەو داهاتەی چی لێ بکەم، چۆن بەڕێوە بم، لە چی سەرفی بکەم، دەبی شتەکان هەمووی وازەح بن. بۆ نمونە ئەمن سبەی ڕۆژە ژیانی هاوسەری پێک دەینم، دەبی بزانم ئەو پارەیە لە ماڵ و منداڵی خۆم سەرفی بکەم، لە شتێکی وای لێ سەرف بکەم ڕۆژێک لە ڕۆژان پەشیمان نەمەوە، دەبی بتوانم یعنی بەردی بناغی خۆم بەقوت بکەم. بۆ نمونە مەسەلەن خانی خۆم دەبی دابین بکەم، سبەی ڕۆژێ ئەمن نەتوانم یعنی کرێچی بم، دەستم لە چاوی هیچ کەسێک بێ، هەتا تەنانەت دەستم لە چاوی باوکو دایک بژنێ، هەرچەندە باوکم نەماوە لە ژیان شەهید بووە، بەڵام سوپاس سەلامەت بی، سوپاس بۆخوا دایکم ماوە، دایکم بۆ من هەموو شتێک ئەلحەمدولیلا. سوپاس بۆخوا، زۆر سوپاس ئینشاءالله ئینشاءالله لەگەڵ هەموو گەنجانی کوردستان و
تێکڕە ئینشاءالله. تۆ چی تێ دەربارەی ڕەزیلی کە ئێستا شتێکی باوە لە ناو خەڵکێک هەیە تەنانەت هەیەتی بەڵام ڕەزیلە ئایا ڕەزیلی بەڕای تۆ چییە؟ بەخوای ڕەزیلی باش نییە هەموو مرۆڤێک دەبی درکراوەبی ئیداریبی مەسەرەن 100 دینار دەکەوتە دەستی نیوەی بخۆی نیوەشی سەر بکەی نیوەی هەگری بەس ئیداری زۆر باشە ئینسان ئەگەر هەیبی یعنی چاکەی بکە جیاوازی چیە لە نێوان ئیداری و ڕەزیلی بەڕای تۆ؟ خدای ڕەزیلی ئەوسی هەیە قرچۆ کە دەورەمەندار هەیەی سەرف ناکە بەس هەیە بە قورئانەوانەیە کەمی دەستشکەوی هەندە دری سەخیە دەبینی بیبەخشی کابراایەک فەقیرە کابراایەک هەژارە یارمەتی دەی باشە ئەگە هەر بیتواناتە بخێر و گرنگە مرۆڤ ئیداری بێ لە ژیان بۆ ناو ماڵی خۆی بۆ خێزانی خۆی بۆ دەوروبەری خۆی مام ناوەندی بباشە وەسەد بی ئیداری بی باشە نەک هەر هەیبی و هەر برژێنیش نابی هەر هیچی چی نەبی محتاجی نامەردێک بێ ئەوش ناخۆشە بەڵام وەسەد باشە ئەگەر کەتە دەستشی زیاد بیبەخشی باشە برادەری جیرانی خزمەتی نەخۆشێک بی یارمەتێکی بداگەرەیبی مزگەوتەکی پێ بکە یعنی خێر و ئاسەناتی بکە چاکە باشە ئێستا بەشێک لە گەنجان کە تازە هاوسەرگیریان کردووە کێشانەوەیە خێزانەکانیان زۆر داوایان دەکەن کە زۆر شتی بکڕن چۆن ئەو هاوسەنجێ ڕاگرن بە خودای ئەوە دێتە سەر ئیدارە دەبینی ئێستا زۆر زەواجەیە منداڵێ ژنیرۆ دەنی ڕاست دەستە خالی زەواجەکەی ناجێ نابی تەمەنی هەر گەنجەك پێویستە لە 22 سال 25 سال کەمتر نەبی خۆی بگری بە خۆی احتیمال دەسە خۆی بکە هەتا لەسە باوچینەکە ئەو ئیدارەبوونە لە ژیان زۆر ئەو داوا شتکردنەش تەبعاً بوچی تازە و کوڕی تازە کە ژنینایە ئازیان لێ هەموو شتەشیان تمۆیان زۆرە چ بکە ئیشەکەش وانی وەکو بێشار وەسەتە دەتوانی یعنی بەجێرەی ئەو قیمەی ئەگە مامۆستایە فەرمان بەرە کرێکارە بەجێرەی پارەکەی خۆی شتەکەی سەر بکە ئیداری نەک ڕەزیل قەزمانە ڕەزیل نە. تۆ وەکو گەنجێکە هاوسەرگیری شت پێکهێناوە قەت تووشیەوە ناتی تۆ لای خێزانە بڵێن ئەم گەنجەیە ڕەزیلە بەڕاستی وشەی ڕەزیلی هەر خۆی لە خۆیدا وشەیەکی ینی ڕازاگرانە وشەی ڕەزیلی وشەیەکە کە بەڕاستی بە بیستنیشی دڵت پێی تەنگە بێ دەردێکی کوشندەیە تووشی زۆرێک لە خەڵک بووە هەیە تا بڵێ هەبوونە تا بڵێ هەیەی بەڵام ئامادە نییە دەست دە گیرفانی خۆی ڕابکە بۆ ئەوەی کە ئەبینێ فەقیرێک یاخود هەژارێ یاخود کەسێک دەمینی یاخود هەر ئەو عیلەی کە ئەو عیلەیەکی خۆی هەیەی دڵنیا باوەڕ بکە کەسانی وا هەن ئەوەندە ڕەزیلن تەنەند عیلەکەی خۆی لێی بێزارە لەبەرەوەی ئامادە نییە مەسروف بکە. ڕەزیل چییە ئەگەر بڵێن بەچێ دەگوترێ ڕەزیل بەو کەسە دەڵێن ڕەزیل کە دنیایەک داهات و سەروەت و سامانی هەیە بەڵام ئامادە نییە تەنانەت بیدا بە خێزانەکەی خۆشی بەو دنیایەک سەروەت و سامانی هەیە ڕۆژێک لە ڕۆژان ویجدانی ناجوولێ کە دەبینی دنیایەک فەقیر و هەژار کە دەبینی لە تەنانەت نایدە بە خێزان حەز دەکەم لە خێزانەکەت پرسم لە هاوسەرەکەت ڕازی لە ڕووی ڕەزیلیەوە لە ڕووی یارمەتیدانی تۆ و خێزان و ماڵەوە زۆر یعنی ڕەزیل نییە ئەدی چی بۆ ئافرەتانە دەڵێ کە گلەییان لە مێردەکانی خۆیان هەیە بۆی کە دەڵێن ڕەزیلن دوایە ینی پیاو هەبێ ڕەزیل بێ کەس دەناسی بۆ خێزانی خۆشی یعنی تەنانەت هیچ پارەیە سەرف نەکە هەیە ڕەزیلە هەیە باشە حەزم لێ پرسیارێک بکەم لە بینی ئەوەی کە ئێوە ژن و مێردن دوو شت هەیە لە دنیا هەروەکو باسێکە ڕەزیلی هەیە بەڵام شتێکی تر هەیە پێی دەڵێن ئیدارەدانی ماڵ تا چەند گرنگە ژن و مێردێ بتوانن ئیدارەی ماڵ بکەن بۆی ئەو بڕەپارەی کە دەستیان دەکەوێت بتوانن ینی بژێوی مانگێک دابی بکەن بەلایانی کەم تاوەکۆ موچەیە دێتەوە کە بۆیان تەرخان کراوە زۆر گرنگە ینی هاوسەری ژیان کە پێکەوە ئیدارەی ماڵ بکەن بۆ ئەوەی کە بتوانن ئەو داهاتێک کە لەژێر دەستیانە ناڵێن ینی ڕەزیلی پێ بکە بەڵام دەبێ ینی وا بکاتن کە بگات بەوەی کە چاوەڕێی مانگ بکاتن بۆی کە موچەی ماگانەی خۆی وەربگیانی ئیدارەیەکی جوان بجێڕی بەوەی کە لەسەر قەرزار نەبێتەوە ناڵێن دەستی زۆر بڵاو بێ بەڵام لە هەمان کاتیشدا بە ئیدارەیەکی جوان بەڕێوە بن لە ماڵەوە بۆەوەی کە بتوانن ئەو داهاتە هەیە لە دەستیان بڵێن چاوێن لە بەردەستی کەس نەبێت.
ڕزیت پێ برێم ئێستا ئەو وەرپرسانە هەمویان کەم تەرخەمی لە دیندا هەم ڕەزیلیە لە دین وشەی ڕەزیلی وشەیەکە کە بەڕاستی بە بیستنیشی دڵت پێی تەنگە بێت پارە و سەروەت و سامان لە پێناو خزمەتی مرۆڤایەتیە. تۆکو گەنجێکشیت هەیە بۆ ڕەزیلی ئایا دەکرێت گەنج بیت و ڕەزیل بیت یان وشەی ڕەزیلی لای تۆ چی دەگەێنێ؟ خۆی لە ڕاستیدا وشەی ڕەزیلی وشەیەکی ناشرینە هەر کەسێکی شەم سیفاتە لە خۆی ببینێتەوە یان تایە بێ شتێکی زۆر زۆر ناشرینە چونکە هەر بەخیلی ڕەزیلی لای تۆ چیە ینی کەس بەچێ ئەڵێ ڕەزیل؟ من بەو کەسە ئەڵێم کە ڕەزیلەکە هەیەی و مەسروفاتێکی منطقی ناکات ینی شتێکی گونجاو بێتن شتێک بێت منطقی تیا بێت نەک بێت و بۆ نمونە ینی کەسەکە هەیەی و تا ئێستا بۆ نمونە شتێک بۆ مناڵەکەی ناکڕێ مە خزمەتی خێزانەکەی ناکە یاخود بۆ ماڵەوەیە پارە و سەروەت و سامان بۆ کۆتاجار لە خزمەت مرۆڤە و مرۆڤش بە شوانترین شێوە لە لای خوای گەورە دروست کرا هەروەک چۆن لە قورآانی پیرۆز دە فەرمێتی ناخەلقنا الإنسان من أحسن تەقویم بۆیە هیچ شتێک ناگاتەوەی بگاتە ئاستی جوانی مرۆڤ و گەورەی و قودسیەتی مرۆڤ. پێویست ناکە مرۆڤ بۆ پارە ئەوە نەخۆی نزم کاتەوە مرۆڤ زۆر زۆر لەو شتانە گەورەترە و پارە و سەروەت و سامان لە پێناو خزمەتی مرۆڤایەتیە. باشە ئەمە بەسی ڕەزیلیمان کرد بە بەسێک جیاوازی بکەیت لە نێوان ڕەزیلی و ئیدارەی ئایا مرۆڤ دەکرێت بێپلان بێت و بێ بەرنامە بێت لە ژیان ئەوەی هاتە دەستیشی سەرفیگە؟ نەخێر خۆی پلان شادەماری ژیانی مرۆڤە لە ڕاستیدا هەموو شتێک بە پلانەوە جوانە ئەگەر هاتو تۆ پلانت نەبێ داهاتوویەکی نادیار چاوەڕێت دەکا بۆیە لە هەر هەنگاوێک لە هەنگاوەکان پێویستە پلانی بۆ دابڕێژی و پلان ستراتیژەتی مرۆڤ دیاری دەکات و لە ڕووی پلانەوە ئەبێت پلانت هەمە زۆر بێتن. باشە تۆکو گەنجێک ئەو بڕەپارەی کە دێتە دەستە چۆن توانیتە ئیدارەی بکەی بۆی کە بڕی مانگێک ینی تێچووی مانگێکت سەرفکات تۆ چۆن و چیەکەی؟ خۆی ئەمە لە وڵاتێکە ژین پێڵێن وڵاتی قەدەر شتەکان ینی بۆ نمونە لە پڕە دیار نییە وەکو وڵاتە پێشکەوتەکان یا ئەو وڵاتانەی کە چارەگێکی ئێمە دەوڵەمەنین لە ڕووی سامانەوە لە ڕووی دەوڵەمەنی وڵاتەوە. بەستی چیە لە وڵاتی قەدەر ینی بۆ وڵاتی ئێمە قەدەرە؟ وڵاتی قەدەر بۆ نمونە ئێستا نازانی هە لە ڕووی حکومڕانیەوە لە ڕووی با بڵێن تێکچوونی ژینگەی سیاسی هەرێم وا دەکات هەر یەکێکیان بەفیکەیەک یەکسەر هەڵوێستی خۆی بگۆڕێتن ئێمەش وەکو هەرێمی کوردستان تا ئێستا وەکو کورد بە شێوەیەکی گشتیە گرتوونین بەڕاستی بۆیە پێڵێم وڵاتی قەدەر. ینی تۆ ناوی ئەم وڵاتەوە ناوە وڵاتی قەدەر لەبەرەوەیکی هیچ شتێک وەکو خۆی و جێگیر نییە ئەمە وای کردووە کە ئێوەی گەنجانی ناتوانم پلانی داهاتوتان دیاری بکەن؟ بەڵێ بەداخەوە ئێستا بۆ نمونە من زۆر خەفەتبارم بەو گەنجانە کە کۆچی دەرێ وڵاتیان کردووە و ئەوانەی کە لە دەریا ئێنجە بوونەتە قوربانی هەمووی ئەخەمە ئۆباڵ و ئەستۆی سەرکردایەتی کورد لە حکوومەتێک لە دوایەکانی کورد کە نەیتوانی و هیچ بکاتن چونکە لە ئەوە بۆ ماوەی نزیکەی 30 ساڵە هەروەکو خۆیان دەموچاوەکان دووبارە بوونەتەوە زۆر زۆر بەداخەوە گەلی کورد پێویستی بە قوربانیەکی زۆر زۆر لەوە زیاترا. مامە بەڕای تۆ بەچێ دەگوترێ ڕەزیل چێە؟ ڕەزیل ئەو کەسەیە کە هیچ ناخوە پارەی زۆر و هیچیش ناخۆ. ئەو کەسانە دیتە؟ زۆریش. باشە زگت بەو کەسانە ناشتێک کە پارەیان هەیە و ناشی خۆن ئەوە لەغاو کراون ناخۆن. باشە ماڵی دنیاوەندە دەینی ئەمە تا هەر هەری گرین؟ باشە بەڕای تۆ یعنی چی بکەین باشە بۆی ڕەزیل نەبێت دوورکەوینەوە لە ڕەزیلی؟ وەڵای ئەوەی ڕەزیل بێ هەر ڕەزیلە چا نابێت هیچ چارەی نییە. ئەو نەخۆشە بێ عیلاج؟ وەڵا عیلاجی نییە. ینی نەفەر هەیە بیناسی لە منداریەوە ڕەزیل بێتە ئێستا؟ ئارە وەڵا هەیە ئەیناسم لە منداریەوە ڕەزیلی ئێستاشی لەگەرای. ئەوانە تەنها لە خۆیان ڕەزیلیان لۆ ماڵ و منداڵەکەشیان؟ وەڵا بۆ مارم هەیە بۆ مار و مندارەکەی باشە بەس هەیە بۆ خۆی لەغای دەمکراوە ناخۆ. هاوڕەیەک برادرە کەسەکە نییە ڕەزیل و بیر ڕۆژێک نمونەیەکی خۆش یادگاریەکی خۆش بێکەوە نسوونە جێکی زۆر حەزی لە شتێکی بینەی خواردووی لەبەر ڕەزیلی؟ بەخوای هەیە خزمی خۆم هەیە بەس
ناکرێت ناوشتی بێنم بەڵام شتێکی بەس شتێکی هەیە، خۆشتان بەبیر بێت بەخوای چونە جێیەکی بێکەوە خۆشەکەی چیە هەیە بەخوای لەوانە 200 دەفتەری هەبێ هیچیش ناخوا هیچیش ناخوا لۆ چاڵی دەگرنەوەە نازانم پارەی ئەوەیە کە ئینسان هەڵی گرێ لە بۆ نەوە لە پارە بۆ ئەوە سەرفیکە ئەگە پارە سەرفینەکەی بۆ چیکە بەڕای تۆ بەچێ دەگوترێ ڕەزیل و ڕەزیلی چییە؟ ڕەزیلی ئەو کەسانەی مەسەلەن پێش بێ باسی ڕەزیلی بکەین ئەگەر زۆر سەرفیش بکەی هەر خراپە لە دیندا ڕێگە پێ نەدراوە و ئەگەر کەمیش سرف بکەی هەر ڕێگە پێ نەدراوە وارە تو متەوازنی ڕاگری لە بینی زۆر سەرفکردن و کەم سەرفکردن بتوانین تەوازنەک ڕابگری ئەمە باشترین کارە کە ئەتو ئەنجام بدەیت لە ژیانی خۆت چکە ئەگەر کاتێک تووشی قەیرانێک بی وەکو قەیرانەکەی کە تێمان پەڕان ئینشاڵڵا ئەگەر توش بی دەتوانی خۆڕاگر بی ئەگەر زۆر هەبیتن ئەو کاتێک کە توانی خۆت ڕابگری بەس ئەگەر کەمت هەبیتن بتوێت زۆر سەرفکەی کەمت هەبی لەو کاتانەدا تو تووشی هەزمەک دەبی لە ژیانی خۆت باشە بەڕای تۆ بەچێ دەگوترێ ڕەزیل تۆ بەچێ دەڵێ ڕەزیل ئەگەر کەسێک ڕەزیلی زۆر ناوە هەیە ئەگەر کەسێک مەسەن لە ژیانی خۆیدا کەم سەرفکە لە بۆ ماڵ و منداڵەکەی خۆی لە بۆ کەم تەرخەمی لە دیندا هەم ڕەزیلیە لە دین و کەم تەرخەمی لە بۆ مارەکەی خۆل بۆ کەسانی کە لە گەریان ئەخقینە ئەگەر بۆ نونە کەسێ نەیبێت ئەمە ڕەزیلە نەبوونی شتەکە فەرقەیەکە ئەگەر هەیبی ئەگەر هەیبی و سرف نەکە بۆ دەڕەزیل باشە ڕەزیلی لە عیبادەت مەبەستە چی بوو ئاماژەت بە خاڵێکدا ڕەزیلی ئەتو لە عیبادەتدا ئەتو کاتێک مەسەن ئەوانەی خی گەورە کە پێی گوتی جێبەجێی نەکەی ئەمانە پێی دەگوتی ڕەزیلی تۆ ڕەزیلی کە کو جەستت پێویستی پێەیە کە شت لە بۆ خۆت بکەیت ئەوها ڕۆعیان پێویستی پێەیە ئەتو کە ڕەزیلی بکەیت لە بابی بی کە عیبادەت نەکەی ئەوها پێی دەگوتی ڕەزیلی ژیانت لەگەر ڕەزیلان چۆنە قەت بووە کە تووشی کەسێکی ڕەزیل بێ لە کاتی شۆفێری ساق تەکسی ئەوانە نەخێر توش نەبوویتی ناوە کابرا نەدای تر پارەی هەر نەدا لە هەزار نێری زیاتر نەدا هەشی بی توش نەبوومە ئەتو قەت تووشی و کەسانە بوو ئەگە توش بین پێی دەێ سوار بەلاش بیتن باوە خێر بیت بەڕای تو بەچێ دەگوترێ ڕەزیل بە قورعان بەشێ ئەو کەسەی کە دەورەمەندە سەرفی ناکە ئەو ڕەزیلە باشە تخوا پارە ئەوەندە دەینێ لە ماڵی هەڵیگریت و خزمەتی ماڵ و منداڵی خۆتی پێنەکەی ناوەڵە پارە لە بۆ چێ بەڕای تو وەڵی بۆ سەرفکردنا بۆ ژیانی خۆت پێدا ئەمینکەی بەڕای تۆ بەچێ دەگوترێ ڕەزیل ڕەزیلی چییە؟ سەرەتا سڵاو بۆ کەناڵەوە ڕێزەکەتان ڕەزیلیت پێ برێم ئێستا ئەو وەرپرسانە هەمیان علی کۆ بەرپرسانە ڕەزیل تەمەشای مەکە مادیەم بە قووەتە ڕەزیلن و ملەتی یعنی حەقی میلەتیان خواردیە بەڕای تۆ بە هەمووش بە هەموو نەوەچی تەشخیصش ناکەم مەسەلەن فلان حەزبیان فلان حەزب بەس هەمویان باشە لۆ ناویەوانت دێنە ڕەزیل یعنی پێت وایە وشە شایستە بەوانە 100 لە ملیۆن نەک 100 لە 100 باشە تۆ بەچێ دەڵێ ڕەزیل یعنی سیفاتێکی تێدا پێی دەڵێ ڕەزیل کاکە بەس بەو بەرپرسانە دەرێم بە کەسی دینارم بە کابراەک ناڵێ مەسەلەن کابرا لە خۆی دەوڵەمەندە داخوا زەکات نادەیان مەسەلەن خێرێک ناکەم بۆی ناڵێم یان نایخوا یخۆ ئەویش نەیخواتن ئاخرەکەی کەسەشکە دەیخوا لە پاژە و کابرایی بەس ئیوانە ئەوانە چ دەکەن ئەوانە چ دەکەن باشە ئەم پارەیە بۆ چێ کۆ دەکەنەوە بەڕای تۆ ئەوزە و پرسیاری لۆ لەوان ناکەی ئەگەر لە بۆ مەبایە ئێستا ئەمەش حاڵمان بۆ حاڵن دەبووتە بەشای ئەو بازاڕی بکە باشە حاڵی گەنج چۆنە لە ئێستا حاڵی گەنج دەوەڵای بڕۆ یەکێک گیرفانیام گەڕێ باشە ئێستا دەڵێن گەنجان ڕەزیلن گەنج ئێستا پێت وایە گەنج ڕەزیلیان بێ پارەیە ڕەزیلەکە لەبێ پارەیەکەیە ستا من ئەو تو بچینە با بینە ئەو هاتینە بازاڕی هەردووکمان بێکەوە ئەگەر هەردووکمان 250 دیارمان لە گیرفانی دانەبیتن نەچین چایکی بخۆینەوە کەواتە ڕەزیلن یعنی ئێستا زۆر جار برادەرەکان کە لەگەڵ یەک کۆ دەبنەوە دەڵێن فلان کەسە ڕەزیلە پێ دوای ڕەزیلی بوونی هەبێیان ڕەزیلی بێ پارەی وای کردەکە ئینسانەکان ڕەزیل بن ئەتوو کە مەسەرەن پارەت پێ نەبوو تەبعان ڕەزیلی ئەگەر لە گەنج سەخیتر نییە
لە گەنج سەخیتر نییە چێ بە هۆکاری نەمانی پارەت ئەو دەسەڵاتەیە هەمومان دەزانێت دەسەڵاتەیە کەسی تر نییە. ڕزیت پێ برێم ئێستا ئەو وەرپرسانە هەمیان کەم تەرخەمی لە دیندا هەم ڕەزیلیە لە دین وشەی ڕەزیلی وشەیەکە کە بەڕاستی بە بیستنیشی دڵت پێی تەنگە بێت. پارە و سەروەت و سامان لە پێناو خزمەتی مرۆڤایەتیە. تۆکو گەنجێک بەچێ دەڵێ ڕەزیل یان ڕەزیلی چییە بەڕای تۆ؟ بەخێر بن پێشەچی بە خێراتن تەلەڤیزیۆن پێیان دەکەم. ڕەزیلی نەوعیەتی زۆرە زمانی پێشتر بە بیرماندێ ڕەزیلاتی وچی برێ پاژماوەیە دەمینێت و لو هەندەکان ئەوانەی هەیە بە مادە گەڕێت مەقسەدە ڕەزیلبوونی مادەیە مادە هەیە لە هەیە ڕەزیلی نەوعیەتی زۆرە یعنی هەیە لە مادەی ڕەزیلە بەس ئەوە ڕێژەی کەم بوو پێشتر هەبوو دەیانگۆ فران ڕەزیل لە گەڕەکەی لە منتیقەی شخصەکەت تەشخیص دەکرایە ینی چەند کەسانە کە بوون بە ڕێژەی کەم هەبوو وەکو مادیەن ئەگە باسی ڕەزیلی مادی مادیەکە ینی ئەوە هەبوو ڕەزیلی لەو ئیشەی دەکرد لە بۆ مار و منداری خۆی ڕەزیل بوو ئەوە شتەکە نەهیشی لێکرایەوە بزانم نەهی لێکرایە لەو شتەی ئەوانەی ڕەزیلن بزانام حەدیسە ئاەتە شەشوای لە ئێستادا ڕەزیلی چۆنە هەوڵات ئێستا بڕوان ناکەم ڕەزیلی مابی بە و ڕێژەی قەدیم هەبوو ئێستا بەس ئێستا لە بێ پارەی و بێ معاشی و بێ موچۆ بێ کار و کەسابەتی وی لە ئینسانەکان کردیە بە ڕێژەکی زۆر ڕەزیلی هەبی ئێستاکە ئەنی خەڵک ئێستا کە ڕەزیل نییە بێپارەیە بێپارەیە بەرێ بێپارەیە بڕوان ناکەم ڕەزیل مابی هەیە ینی برێم هەنیە نییە هەیە بەس زۆر کەمە ینی باشە یعنی ئەگەر پیاوێکی وەکو تۆ خێزانداری باشە تۆیە کە معاشێکی باشە بێ موچێکی باشە بێ ئامادەنی خزمەتی خێزان و ماڵ و منداڵەکەت کە بیان بیتە دەرەوە بڕوان ناکەم کەسەکە بیتن ئەلعان وا مابیتن پارەدار بیتن و ئیش و یان معاشی باش بیان کەسابەتەشی باش بی بتانی نەتانی مار و منداری خۆی باتە دەرێ یان سەفرەک یان هەر شتێک یان شێوازی مەسارفی ناوماریش باشە شتێکەیە ئەمە باسی ڕەزیلیمان کرد کە ڕەزیل ئەوانەیە بەڵام شتێکی تر هەیە لە خێزان نازانم پێگومان هەستە پێ کردووە تۆش ئەوش مەسائیلی ئیدارەیە تا چەند پێویستە خێزان پلانی هەبێ ئیدارەی هەبێ بۆ بڕە پارێک کە مانگانە دەستی دەکەوێت بە تایبەتە و ژن و مێردانەی کە تازە ژیانی هاوسەریان پێکەناوە تۆ چیت بۆوانە هەیە بڕوان ناکەم پیلان هەبی ئێستاکە لەبەر ئەوەی معاشەکە کەسابەتەکەش نەگەر معاشەکە بابرین کەسابەتەکەش وای لێ هاتی ینی ئەتو پێت ناکرێ ینی نیزامەکی دامنەی لە بۆ مەسارفی لەبەرەوەی ڕێژەکەی پارەکە ئیوەنیێت و نیزامت توێدا بندرێ بەس یعنی لەسەر هەموو ئافرەتەکانیش پێویستە نیزام هەبیتن لە ناو مارێ لۆ سەرفیاتی عەزە پارەکە پەیوەستە بە ئافرەتانە ئافرەتێ بیفەر بە ئافرەتەکەیت لەبەر ئەوەی ئافرەتەکە تەسەڕفی سەرفیاتەکەی دەکاتن پیاوەکە نییە پیاوەکە وەکو کەسابەت پەیدای دەکات بەس وەکو مەسروفەکەی مارێ و تەخسیسی ئیدارەکەی دەبی ئافرە زیاتر ئافرەتەکانن دەبی ئافرەتەکە دەست بە پارەوە بگریتن لەو ڕۆژەی لۆ ئەوڕۆ ینی بە پێی پێویست نارێ ڕەزیلیش بکە بەس بەبێ پێویست ینی ڕۆژانە زیادە مەسروف ئەویشە گوناحە. تۆ بەچێ دەڵێ ڕەزیلی چییە بەڕای تۆ؟ بەخێر بێ سەر چاو بەناوی خوای گەورە میهرەبان سلااو لە پێشمەی قارەمانەکان لە شەهیدەکانمان لە کوردستانی ئەمین و ئەمانمان ڕەزیلی چەند زۆری هەیە زۆر شەخصی ئەمە دەیناسم لە کوردستان هەتا ئێستا نان و کەبابەشی ناخوا 40 میلیارد دۆلاریشی هەیە ئەوە یەک لەوان لە دەوڵەمەندەکان ڕەزیلی زیاتر لە دەوڵەمەندەکان هەیە؟ نازم لەو پارەی خۆش دەوێت ئایا دەیناسم ڕەزیلیشی زۆر خراپە یعنی کابرا ئەگە سەخی بوو خوازیاتە دەیاتێ زۆر شتکەمە هەیە لە کوردستان ئێستا ئەمە لۆ ملەتی خۆمان لۆ هەولوری خۆمان ئەوە دەی نابەخشین لۆ کابرا ئەشی بێگانە نازانین چشە لۆ ئەوەیە لۆ خۆمان ڕزیل کە ئەوانە ڕەزیلن ئەو ڕەزیلانە تەنها لۆ خۆیانیان لۆ ماڵ و منداڵ و دەوروبەریشان هەیە لۆ ماڵ و منداڵ خۆی سەرف ناکە باشە نەک لۆ فەقیر پارە بەکەڵ چیت دەمان واحی پارە پێویستە هەد مشکلە نییە پارە سەرف بکە هەد بە سەرف بکە ئەمن ئێستا لە خۆم پێداچم بازەمی خۆم بکەم ماکی خۆشم ناکەم زەم دەکەم ئەمن ئێستا 5 عایلی خۆم بەخێو دەکەم واللهی وا ئیشێژ ناکەن چ بکەم خۆ نادەستمان کردەوە شەو ڕۆژ ئیش دەکەم 2 ئیشی دەکەم خوش دەمداتێ بە عەراری ئیشی خۆم دەکەم واللهی کوڕەکەم ژینی هینایە وەزعی باشنە هێشکەم باشنی ئەویکە باشێکی باشنە وەکو تەماشا دەکەم و دەشانیم ئەمن خەوم ناکرد ئەگە بزانم و دیارێکی پارەی پێ نییە ماماحی شتێکی ترمان لێرە لۆ دروست دەبێ
ئەمە مەسائلی ڕەزیلی مەسائلشکەمان هەیە ئیداری چۆن بتوان لەناو ماڵە ئیداری بین بەو بڕەپارەی کە بەدەستمان دەکەوێت یعنی هەمووی بێگزاری سەر چەند گرنگە خەوەتە ڕەزیلیش هەیە بەدەست بە ماردووە بگری بتوانی پێبژی بتوانی وەزەکەی لەو ئاوەی پەرێوە خۆشەنی ئەتوی لە ڕزی بیستەرف نەکەی پێویستە ئەتوو لە ماڵی خۆت دەست پێ بکەیت لە وەزایی و دوایت پێویستە ئەگە ئەو پارەی هەیتت ناوی ڕزیە بە وەستایی سەر بکە ئەمە ڕزیت کە هەیە سلتی $1 هەیە سەرف ناکە سوێن دەمەی لۆ زاوا و لۆ زاوا و لۆ فلان و لۆ کوڕەکەیتەوە مۆنیکات پێ دەکریتن ئەو زەبە عشارشی تۆ بکەم ئەو قسەی خواوی پێغەمبەریە ژێراگرا والله وبالله وتلا ئەو مارە هەیەی کە سەرف ناکە و کوی پەیداکرد سەرف ناکە و لە پاشەوی ئەگەر گوناحش پێ بکرێ لە قەبری ئەو کابرا جێی ناوتەوە سەل مەسیر جێیتی. بەڵێ بینەران و بیسەرانی خۆشەویست ئەوەی گۆبیستی بوون ڕاو سەرنجی ئەو خەڵکەی شاری هەولێر بوو کە باسییان لە ڕەزیلی کردیارە ئەوە نوەمەش پێمەوە ڕەزیلی کۆمەڵەیە قۆناغی هەیە یان دەتوانم بڵێن کۆمەڵی جۆری هەیە ڕەزیلی لە بواری مادی هەیە کە بەڕاستی خراپە و ڕەزیلی لە بواری عیبادەت هەیە کە بەڕاستی خراپە ئەمانی کە ناوێنراوە ڕەزیلی هەر هەمووی خراپە بەڵام پێویستە لەگەڵەوەی کە ئێمە باسی ڕەزیلی دەکەین و شیکردنەوە بۆ ڕەزیلی دەکەین ئەوە لە بیر نەکەین بەشێک هەیە یان شتێک هەیە کە پێی دەڵێن ئیدارە مرۆڤ دەبێ ئیداری بێ نابێ ئەوەی هاتە ژێردەستی سەرفیکە بەڵکو دەبێت بە ئیدارە و بە ڕێکی ئەوەی کە لە دەستێتی بە شێوازی چوە سەرفیکە بیگەێنێ بە مانگانی داهاتوو یان بیگەێنێ بە موچەکەی تر لا داهاتوو دیارە بەشێکی زۆری و خەڵکی شاری هەولێر زۆر بە خۆشحاڵیەوە داوا دەکەن هیوایان وایە کە کابینەی نوێی حکوومەت کابینەی نوێی حکوومەت ڕەزیل نەبێ و کابینەیە بێ مافی فەرمانبەران و مافی هاوڵاتیان بێنێتە پێشینەی کارەکانی خۆی. ئەڵقەی ئەمجارەی بەرنامەی پەیامی تۆم لە نێو شاری هەولێر پێشکەشکردن بەو هیوایی بوو بێتە جێگار ڕەزامەندیەوەی عەزیز تاڵقێکی تر و بەرنمەیەکی تر لە شاری هەولێر بەوەی خۆشەویست شاد دەمەوە بە خی گەورەتان دەسپێرم سپاردەی خواب.